بینەرانی خۆشەویستی بەرنامە زامەکانی کۆمەلگا با بەرنامەیەکی دیکە پێکەوەین هیوادارم نارکوێ هەن ساغ و سلامەت بن تا کۆتایی ئەم دیدارش لەگەڵمان بن. بەڕێزان ئەم کاتتان باش هەروەک پێشووتر پێتانمان ڕاگەیان بەرنامەی ئەم جارەمان تەرخان کردووە بە کێشە و گرفتەکانی چەند ناوچەیەکی کوردستانی ڕۆژهەڵات تا کۆتایی هاوڕێمان بن. کوردستانی ڕۆژهەڵات بەهۆی هەڵکەوتەی جۆغرافیاییەوە خاوەنی سروشت و کەش و هەوایەکی چواروەرزە و سەرجەم ناوچەکانی لێواولێوە لە کانزا و ئەو سەرچاوە سروشتیانەی کە دەتوانرێت سروشت و سامانی پێبەرهەم بهێنرێت. خاکی کوردستان لە بواری کشت و کاڵەوە یەکێکە لە بارترین خاکەکانی نەک تەنیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو بەگشتی گۆی زەوی هەیە. هەموو ئەو خاڵانەی کە پێشمەرجن بۆ جێگیرکردنی ئابووریەکی بەهێز چ لە بواری سەرچاوە سروشتیە ژێرخانیەکانەوە چ لە بواری سەرخانەکانەوە لە کوردستانی ئێمە بەدی دەکرێن، بەڵام بەداخەوە سەرباری هەموو ئەمانە خەڵکەکەی لە دۆخێکی هەژارانە و زۆر جاریش بێبەش لە پێداویستی و خزمەتگوزاریە سەرەتاییەکان کە مافی بێ ئەملا و ئەولای هەر مرۆڤێکە ژیان بەسەر دەبن. راپۆرتێک سەبارەت بە چەند کێشە و گرفتی ناوچەی ژاوەرۆ دەبیستین و دەگەڕین وڵاتە. ئاوایی تا هەڵکەوتوو لە نێوان شاخەکانی سنە و کامیاران. ئەم ئاوایە 25 کیلومتر لە جادەی سەرەکی دوورە و لەم مەودایەدا ئاوایەکانی سەربناو، نەجەفاوە، ماسان، کۆڵەسارە و سەرچی هەڵکەوتون. هەروەها لە درێژەی ئەو مەسیرەدا ئاوایەکانی هەنیمن، فەرەجاوە و فارساوە بوونیان هەیە. شاخەکانی ئەواڵان و ژەرەشخانی و قەڵاگا جوانیەکی تایبەتیان بە سروشتی ئەو ئاوایە بەخشیوە. بەپێی ئامارە ناڕەسمیەکان حەشیمەتی دانیشتوانی ئەو ئاوایە پتر لە 2500 کەسە و سەرجەم دانیشتوانی بەزاراوەی هەورامی قسە دەکەن. سەرچاوەی سەرەکی داهاتی ئاوایی تاو ئەو ئاوایانەی دیکەی دەوروبەری کە باسی هات بەرهەمی میوەی بەی و گوێزە، بەڵام ماوەیەکی زیاتر لە 10 ساڵە سەرجەم داربەیەکانی ئەو ئاوایانە کە باشترین جۆری بەی لە سەرانسەر کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بەگشتیوە بەردێنن تووشی نەخۆشیەک بە ناوی ئاتەشەک هاتووە. سەرەڕای هەوڵی بەردەوامی خەڵکی ناوچەکە و سەردانە یەک لە دوای یەکەکانیان لە بەرپرسان و ئیداراتی پەیوەندیداری حکوومەتی هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەری ئەو نەخۆشیە هەڵنەهێناوە و تەنانەت پێشنیاری ئەوەیان داوە کە سەرجەم داربەیەکانیان بنبڕ بکەن و بیان سووتێنن تاکوون ئەو نەخۆشیە چارەسەر بکرێت. سەرباری ئەمەش خەڵکی ئەو ئاوایانە بە پەنابردن و خەرجکردنی تێچوویەکی زۆر لە ڕێگای ڕێنوێنیەکانی ئەندازیارە سربەخۆەکان توانیویانە بەر بە پەرەسەندنی ئەو نەخۆشیە بگرن. هەرچەند زیاتر لە 30% داربەیەکانی ئاوایی تا و ئاوایەکانی دەوروبەری بەهۆی کەمترخەمی و هاوکاری نەکردنی بەرپرسانی دەوڵەتی وشک بوون و لە ناوچوون. کێشەی کەماوی یەکێکی دیکە لە گرفتە سەرەکی و هەمیشەیەکانی ئەو ئاوایانەیە. بە وتەی کارناسانی بواری کشت و کاڵ پرسی نەبوونی ئاوی پێویست بۆ دابینکردنی بەرهەمە کشت و کاڵیەکانی کوردستانی ڕۆژهەڵات بەگشتی بابەتێکی جددیە و بەهۆی گەرمبوونی لە ڕادەبەدەری گۆی زەوی و کەمبارینی باران و بەفر پرسی کەماوی لەم ناوچەیەش بەرەو قۆناغی قەیران پاڵ دەنێت. ئەمەش لە حاڵێکدایە کە بەرپرسانی پەیوەندیداری حکوومەتی ئاوڕێکی جددیان بە داواکاریەکانی خەڵک لەمەڕ دیاریکردنی بودجەیەکی تایبەت بۆ مدرنیزەکردنی شێوازی ئاویاری باخەکان و چارەسەرکردنی ئەو کێشەیە نەداوەتەوە. خەڵکی خۆجەیی ناوچەکە دەڵێن کە لە ڕووی ناچاری هەر یەکە و بە تێچووی خۆی سەرقاڵی بیرکەندنن. ئەمەش لە حاڵێکدایە کە ئەم کارەش خۆی کێشەی خوڵقێنە و کاریگەری نێگەتیڤی دەبێت لەسەر سفرە ژێرزەوینیەکانی ئاو و لە درێژماوەدا کێشەکە گەورەتر دەکاتەوە. لەلایەکی دیکەوە شارومەندێکی دانیشتووی ئاوای هەنیمن دەڵێت پرۆژەی بە ئەسفاڵتکردنی جادەی نێوان ئاوایی تا و هەنیمن کە مەوداکەی کەمتر لە 5 کیلومترە پرۆژەیەکی سەردەمی ڕژیمی پاشایەتیە و
پاش چەندین دەیە تێپەڕبوون بەسەر دەستنیشانکردنی ئەو پرۆژەیە هێشتاکە ئەو جادەیە ئسفالت نەکراوە و هیچ یەک لە بەرپرسانی حکوومەتی هەر لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە تاکو ئێستا کە دەوڵەتی ڕۆحانی لە سەرکارە وەڵام دەرەوەی ئەو کێشە و داواکاریە نەبوون. نەبوونی کار لە هەر وڵات و حکوومەتێک دەتوانێت زۆر پاشات و کارەساتی خراپی لەکەوێتەوە. خەیرانی هەژاری هێنێتە ئاراوە کە بە شێوەی سیستماتیک بە دووی خۆیدا سەرهەڵدان و پەرەسەندنی دیاردە و خەسارە کۆمەڵایەتیەکان لەوانە دزی لەشفرۆشی تووشبوون بە مادە هۆشبەرەکان خۆکوژی و دەیان حاڵەتی دیکە لەو چەشنەی لێکەوێتەوە. ئەرکی کاربەدەستانی دەسەڵاتدارە کە پیشە و ئەمنیەتی پیشەیی بۆ سەرجەم شارۆمەندان دابین بکەن و بیپارێزن. لە ڕۆژانی ڕابردوو ماڵپەڕانی خۆیەکان بڵاویان کردوێتەوە کە کێشە و گرفتی نەبوونی پێداویستە سەرەتاییەکانی ڕۆژانە لە ئاوایەکانی سەر بە پارێزگاکانی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت پارێزگای ئیلام خەڵکی ئەو ناوچەیە ناچار کردووە کە ماڵ و زێدی خۆیان بەجێ بهێڵن و بۆ درێژێ ژیان ڕوو لە پەراوێزی شارەکان بکەن. بێبەش بوون لە مافی ئاوی خاوێنی خواردنەوە، بەرق، نەوت، گاز، تەلەفۆن و ڕێگاوبانی ستاندارد و غەیرە گوندنشینانی ناچار کردووە بە کۆچبردن بە هیوا و ئامانجی جێگیربوون لە شوێنێک کە لەو مافە سەرەتایانەی خۆیان بێبەری نەبن. لەلایەکی دیکەوە بەرپرسێکی حکوومەتی لە شاری کامیاران ڕای دەگەێنێت کە کۆڵبەران و کاسبکاران دەبێت بە شێوەی زۆرە ملێ بەڵێن نامەیەک واژۆ بکەن کە تێدا ئاماژە بەوە دراوە لە ئەگەری ئەوەی کە لە مەودای 1 کیلومتری سنوورەکاندا تەقەیان لێکرا و کوژران بەرپرسیارەتەکەی دەکەوێتە ئەستۆی خۆیانەوە. هەر سەبارەت بە گرفتەکانی خەڵکی کامیاران لە ناوچەی ژاوەرۆ شارۆمەندێکی شایەت حاڵ ئاوڕی لە چەند کێشە و گرفتێکی ئەو ناوچەیە داوەتەوە کە سەرنجتانی بۆ ڕادەکێشم. یەکمە دەربارەی مشکلات و مەسایلی کە لە دێستانی ژاوەرەوە کە شامەڵ هەشتانە ئاوایی است بعضی مەتاوەت و مەسایلی کە لە خەمەتانە عەرز دەکەم. گەورەترین مشکلی کە دێستان ژاوەرەوە کە شامەڵ هەشتانە ئاواییەوێت گەورەترینەکان کە تقریبان سەرچاوەی تۆ مشکلەکانە ئاواشانی دنیا. ئاوایی وەک هەنێ من کە واقعانیانی خۆم بە شەخسە دەرەکم کردیان مشکڵا خۆم ناو جریانەکە هەبوومە ئیمساڵ لە برج 4 و 5 تقریبا وتانکرد حتا من بە ئاوایەکەیان پڕە کرد. یعنی وتان کرد لە سنەوە یان هاوردیان کردە ناو منبعە ئەو خواردن حتا. مشکل بعدی کە بۆ ئاویاریە بۆشن سد گاوشان کە تقریبا گەورەترین سد خاکی خاورە میانەست لە دوورترین ئاوایی مە چەند کیلۆمتر فاصلەیە است. تواو ئاوایەکان دەوروبەر حتا ئەو سەدە کەرهانا خۆ دۆستانەکەی خۆمانە ئاوایەکان دەوروبەری واقعان هەکە بەرداشتە ئاویان لەو سەدا نییە. یعنی من خۆم ڕفیق خۆم هەست کە خەڵک ئاوایەکە کە دەوروەتە حتا ئەو سەدەشە ئەزیز سەدێکە یعنی متر ئاوی ئێمە یخێنە ناو سەدەکە غێرە قانونی بوویمە کە بەرداشت ئاوکەین بۆ ئاویاری ئەو ناوجەحرە و ئاوایە کە حالە ژیر پوژی ئەو سەدا. وەلی منتەقەی کرماشان ئاو تواو منتەقەی کرماشانی تقریبا ئەو سەدە سێراو کردە. منتەقەی وەک ناودەروەن کرماشان کە گشتان سەدە سەدەیدانی پێنەست قبڵەن یانی منتەقەی دێنی یانی بهترین نوێی کە لێنا فقط کشتێکریە گەلم و جۆ بوو دێن بوو بلاخەرە حەجێکی نەو. وەلی ئەیسا ئاو منتەقەی ئێمە ئەو سەحرا و سەدەکە ئێمە ناتوانین لێ بەهرە بگرین پۆمپاژ کریاش وەسە بۆ منتەقەی ناودەروەنە کە ئیسا تقریبا کولن بووەسە زەڕاتکاری بووەسە گەنم ئاوی بووەسە سەودیکاری و بووەسە تۆماترز. مشکلی بعدی کە منتەقەی ئێمە هەستیان مشکل مهاجرت بە شارە. یعنی خەڵک ئێمە واقعان خەریکە ڕوو لە شارەکە. من خۆم بە شەخسە چەندانم سراغەست کە واقعان بە وام و بە گرفتاری و بە قەرز ئەم لە ئەو لە ماڵ کاردان لە ئاوایە کە دێسە و وەلی مەجبور بوونە هەیچە گشتیان شوێنە خەریکن لە شارە خەریکن زندگیەکەن. و بەخاترەوە کە واقعان مەنبع درامەتێک نییە واقعان مشکل کەوە حتا باخەکەی خۆی ناتوانێ ئاویاریگای کرد ڕێ چارەیەک نەماکەنی نابنیشێ. مشکل بعدی کەس کە واقعان سەرۆچوونەوەی سن ئەزدواج جوانەکانمانە کە واقعان چەندە لە مشکل کەس کە واقعان ناتوانێت زواجکەن. یەکی ئەوەسە کە گەورەترین یارمەتی کە دەوڵەت لەم بەینا کردیە مەسئولین لەم بەینا کردیان دان وام بە جوانەکانە کە زواجکەن. وەلی وامی کە ئەیان وامی کە چەند ملیۆنی 7 ملیۆنی داوای کارمەندێکە کارمەندی ڕەسمیش کرێت کە بۆ حەج کەسی واقعان دەتوانێت بژم گینایێت کە تقریبا گشتی بەخیاڵەوە بوانم وامە بوونە. مشکل بێکاریش مەزید بەرعەلەت بووە کە واقعان سن ئەزدواج یانی هیچ وە زەبان 27 ساڵ و 30 ساڵیش. مشکلێک تقریبا مشکل سێومەی کە ئێستا ئێمە ئەسمان ئەوقات فراغەت جوانەکانمانە.
يعني ئەگەر واقعان ئەیس شەوێکە یا ڕۆژ لە ئەوقات فراغەتێکە دوودانە جوان گەرەێکیان بەیەکتری بگرن سعاتی بەیەکەوە قسەیە بکەن گفتو کەلامێک بلەخەرە بەیەکەوە بێتاقەتی دەکەن تەنیاجێ تەجامع جوانەکارمانی سەقریان سەرەکانە کە واقعان من سوراغم هەست کابرا بەحەج ئەنەوان هەر خۆشی لە قلیان نایە بالاخره دوای مدتێکە مجبور بوو بەخاطر گوزارن ئەوقات فراغەت خۆی کە بچێتە ناو قلیان سەرەکە بەخوا مجبور بوو دەبیشی داسە قلیان و قلیانی شەیسیشە کە واقعان ئاوایی لە تقریبا سێ ئاوای بانتر خۆمانە و ئاوایی وەک ئاوایی کۆڕسارە من خۆم بە شەخسە خەوەرە مەسجوانەکان خۆمان ئەو ئاوایە زەنانە کامیاران تربێت بەدەنی سالوی کرایەکەن بە هەزینەی خۆیانە و ئێوارە ئەچن سعات دەیشە و ماشین دەربە دەگەن چینە بوو منتەقەکەی خۆیان واقعان کۆناوایی نیشانیاندا واقعان هەتا بە تیمەنێکە دایانە بە مسابقەیەکە جوونە نیشانیاندا کە چەندێک واقعان عەلاقەیان بە وەرزش هەست من حەق خۆم بە شەخسە بە فکر خۆم هەست لە ئاوایی تا مرەبی وەرزشیە ساڵ 85 حکمە قارەمانی کشوەری لە ڕشتەی کاراتا حکمە قارەمانی بستانی کرماشانی هەست ساڵ 88 حکم مرەبیگەری کاراتە هەست کاراتەی گەریە کە واقعان من خەوەرمە ڕەفێت خۆمە ڕەفێت سەبتی خۆمە وەوان لێت بەشداری فەرمانداری نازانم نەمادێ مەزۆز ئایسادا مرادی سازمان وەرزش و جوانان کە هەر کوێنێکە واقعان ئێوە فکری بکەن چووە کە فەقەت یەک دانە سانن سەرنووسی سەرپوشیدا بۆم ئاوای نە ئاوایی ئێمە تقریبا سێ چوار ئاوایی کە ئێمە دابین گشتین بە یەکە و ئاوای ئێمە گەورەترینەدا گشتاوایەکانە بە مرکزیەتە سالێکی بۆ دروستکەن کە واقعان هیچ ئەقدامی نەکریا مشکلتر ئێمە ئەسمان ئێمە ئاسفالتکردن و ئەم ئاوای ئێمە تقریبا لە 12 ساڵ لەمەوە پێشەوە ئیسپاتێکیان شەڕ کرد و کەتیان کردکە ئیسا تا ئاوای فاساوە ژێر سازی حەچی ساڵە مەسەن بودجەیەکی بۆ سەرخانە پێ بودجەیەکی تێتەواقە فڵان بگەن چۆن بودجێ بڵات کەسە و هێ ژێر سازیەکی یەکەن وتی توا بووچوو بڕێ ئەو تا ساڵایەندە ژێر سازیەکەیشی خراپەوە بۆ گۆفر و باران شتا مشکلتری ئەسمان ئێمە نەبوونی گازە قەوڵەرێک دنیا کە گاز تیشی بۆ منتەقەیەوە بۆ ئەم چەندانە ئاواییە کە واقعا جێتە سوفە شادولەیە گازێکە لە منتەقە ئێمە و لە کشۆر ئێمە و لە کوستان ئێمە ئەگوزەریوە بەرەو تورکیاچێ 30 کیلومتر فاصلە ئاوایەکەی ئێمە هەست یانی 30 کیلومتر فاصلە لە ئاوایەکان ئێمە لە دەرستان ئێمە ئەم شادولەی ئەسڵی گازێکە لە ئێرانە بەرەو تورکیاچێ ئێمە لە فاسەمان هەست بەڵێ واقعا بێبەهرەنگە ئەم نعمەتە لەیەکە خوادەیە مشکلتر ئێمە کە لەم بەینە هەسمان مشکلێکە باخەکان نەخۆشیەکە کە باغەکان واقعا گرتیان ئەم سێ چواردانە ئاوایە نەخۆشیەکە کە ئاتەشێکی پێژن تقریبا چەند ساڵێکە ئاوایی هەر بە شەخسە بە هەدینەی خوان و کاشناسیان هاوردێکە ئاغا ئەم نەخۆشی ناوی نەخۆشی ئاتەشە کە واقعا ئەجێ لە لەحاز سەمیە لە لەحاز نازانە بعضی مەسائلەوەشی دەرمان بکردی کە حەج بوونە مەسئولێ بە سوێت مستەقیم ناتێ کە بێتی ئاغا ئەم نەخۆشیە چۆن نەخۆشیەکە چۆنەشی دەرمانیکەی چۆنەشی مقاومەتەکەکەی فقط دەرچێ نێژی ناڕگەن ئەم نەخۆشیە فقط ناوی ئەمەسە دێ ناوی ئەمەسە ئەشی بعض المەسائل بعض الراحەنێلی بێژن کە ئەم مشکلەکە واقعانە باخێکە هەسمان خۆتانیش خاتر دەزان هەر باخێکە گەرێکی بێتە سەمەر نزیک دێ 12 ساڵ فقط وەختەوە ئەم دێ 12 ساڵیانی وشبوون ئەم یەکدانە باخ وشبیانی تقریبا زەحمەتی 30 ساڵە بەهدە دەچێت ولی نازانم کەم دەرەخەمی مەسئولێنە یا حەجێکیانێکە یەکدانە مهندس نانێنە کە ئاغەگیان یەکدانە نمونە بەرداری یا بالاخره مشکلی دیارە حلی بۆ ئەم مشکل باغێر چەند ساڵە خەریکە وش کرد کە واقعا گشتیان مەدەم دەستی سەردەوە بۆ کارا خەریکە بە خاطر مشکل هەر ئاوەکەی خەریکە ناوە ئینەکەی خۆیان 40 ملیۆن عالم گرفتاریە و بێپوڵیە و مەداریە واقعا خانەوادەی هەزار خەریکە چاکەنی کە مشکل ئاوی حەلکی مشکل ئاوەکەی حەلەکە تواشاکە چێ درەختەکەیشی واقعا بیمارە واقعا دەستی سەردەوە بووە یانی من بعد ئامەدێک کە حەیکی چای کەمێکە ڕەسەندی و قەراناز نادەبێت بۆ خانەوادەکەی لەم لایشە درەختەکەیشی وشکە دەچیجێ بە حەج شوێنە ناچێت چەندانە ئێمە ئاوای خۆمانە حەتا بوونە بە شەخسە کەس نەچە شوێنی کە ئاغا مشکڵە حەلکەن ئەمە یە چ لە کوێنەواسێ چۆنەشی بەدیلی بکردی چه ڕێهەری حەجکەرینیگەن فقط مهندس هاتێ وتی ئاغا ئێمە فقط دەزانین ئەمە ناویێتێ ئەمە ناویە ئیتر یەک نەفەر یا مەسئول یا بێتەرەف ئۆستانە یا شتێک بالاخره مەسئولێک ناتێت کە بێجێ ئاغا یا مهندسێ بێژێ ئەمە ڕێحەل مقابڵەی چۆنە ئەگەر سەمپاشی بمۆقع نەکریا ئەگەر مشکلێکە حەج بوونە واقعا ئەقدامی نەکریا لە درە مەسئولێنە و کەم مشکلشانە واقعا نەزیانی مشکل کەماڵی کە علاوە حەجی باقەکەیشما هەر و بێیاودیشە خەریکە وش کرد سپاس بۆ تێبینیەکانی ئەم بینەرەی بەرنامە لێرەدا ناوچەی ژاوەرە و بەجێ دەهێڵین و ڕوو لە هەورامان دەکەین بەشێکی زۆر لە گوندەکانی ناوچەی هەورامان بۆ ئەوەی مناڵەکانیان لە خوێندن دوانەکەون خۆیان هەستاون با دروستکردنی قوتابخانە بۆ گوندەکانی خۆیان
بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ماوەی چەند ساڵی ڕابردوو زۆربەی ئەو قوتابخانانەی کە لەلایەن خەڵکی نیشتەجێی هەورامانەوە لە گوندەکانیان دانراون لەلایەن وەزارەتی ئێرشادی کۆماری ئیسلامیەوە داخراون و تەنانەت ژمارەیەک لەو قوتابخانانەش پاش داخستنیان بە زۆر کرانە پایەگای هێزەکانی سوپای پاسداران و بەسیج. سەبارەت بە بەشێک لە گرفتەکانی ناوچەی هەورامان بەیەکەوە راپۆرتێک دەبینن و دێنە وڵاتان. ناوچەکانی هەورامان و ژاوەرۆ هێشتاکە لە ڕێگەوبانی ستاندارد بێبەشن و ئەوەش بووەتە هۆی ئەوەی کە ساڵانە لە ڕێگەوبانی ئەو گوندانە دەیان و سەدان ڕووداوی هاتوچۆ ڕوو بدات و ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی بێتاوان ببنە قوربانی. زۆربەی گوندەکانی ناوچەکانی ژاوەرۆ و هەورامان و لە هۆن بە تەنیا قوتابخانەیەکی سەرەتاییان تێدایە و لە هەبوونی قوتابخانەی مامناوەندی و ناوەندی بێبەش کراون و ئابیان بۆ درێژەدان بە خوێندن ناچارن کاڕوو لە گوندە گەورەکانی دەوروبەریان شاری نزیک بە گوندەکانیان بکەن کە ئەویش کێشە و گرفتی تایبەت بەخۆی هەیە بە تایبەت لە وەرزی سەرما و بارینی بەفر و ڕێبەندان کە بە ئەستەم دەتوانن هاتوچۆ بکەن. خوێندن لە شاریش هەر بە هەمان شێوە کێشەی دابینکردنی کرێخانە و پێداویستیەکانی ژیانی کاتیان ڕوبەڕوویان دەبێتەوە. خەڵکانی دانیشتووی ناوچەکانی هەورامان و ژاوەرۆ لە ڕیزی چینی هەژار و کەم داهاتدا پۆلێن دەکرێن. سەرچاوەی سەرەکی داهاتیان گرێ دراوەتە کاری ئاژەڵداری و باخداری. بەرهەمە دەستیەکانی پیشەیەکی نەریتی ناوچەی هەورامانە کە لاشتنین یەکێک لە هەرە بەناوبانگترین بەرهەمەکانیانە. بەڵام بەو شێوەی کە خۆیان باسی دەکەن بەرپرسانی حکوومەتی ئاورێک لەو پیشەیە ناداتەوە و هیچ چەشنە یارمەتی و هاوکاریەکیان لەو بوارەدا ناکات. هەرچەند زۆر جار بەڵێن و وعدەی ئەوەیان پێدراوە کە کاراسانیان بۆ بکەن بەڵام تا ئێستا هەنگاوێکی بەکردەوەیان هەڵنەگرتووە. خاڵێکی دیکە لە کێشەکانی ناوچەی هەورامان کە لەم دوایانەشدا بۆتە باو ناردنی مناڵانی خوارەوەی تەمەن 18 ساڵانە بۆ شارە فارسنشینەکان بە ئامانجی فێربوونی پیشەیەکی سەنعەتی. ئەوان دەڵێن لە شارە کوردیەکان کار زۆر کەمە و ناچارن کە بۆ ئەوەی مناڵەکانیان کە بە هەر هۆیەکەوە وازیان لە خوێندن هێناوە ڕەوانەی شارە پیشەیەکانی ئێرام بکەن بەڵکو فێری پیشەیەک بۆ داهاتووی خۆیان بن. بەڵام ئەو کردەوەیەش دواهاتی خراپیشی لێ دەکەوێتەوە. ئەو منداڵانە سەرەڕای ئەوەی کە بە تەمەنی یاسایی نەگەیشتون تاکو کاریان پێ بسپێردرێت بێ ئەزموونی و نەبوونی سەرپەرستێک و ڕێنوێنی کەرێکی دڵسۆز وەکو باوک و دایک کە بەردەوام ئاگایان لێبێت تووشی زۆر گرفت و بەلاڕێداچوون و لەوانە لادانە کۆمەڵایەتەکانیان دەکات. نەبوونی کار لە هەر وڵات و حکوومەتێک دەتوانێت زۆر پاشهات و کارەساتی خراپی لێکەوێتەوە. خێرانی هەژاری بێنێتە ئاراوە کا بە شێوەی سیستماتیک بە دوی خۆیدا سەرهەڵدان و پەرەسەندنی دیاردە و خەسارە کۆمەڵایەتیەکان لەوانە دزی لەشفرۆشی توشبوون بە مادە هۆشبەرەکان خۆکوژی و دەیان حاڵەتی دیکەی لەو چەشنە لێ دەکەوێتەوە. ئەرکی کاربەدەستانی دەسەڵاتدارە کە پیشە و ئەمنیەتی پیشەیی بۆ سەرجەم شارومەندان دابین بکەن و بیپارێزن. وڵاتێک وەک ئێران کە لە بواری ژێرخانە سروشتیەکانەوە لە باربوونی زەوی و زاری کشت و کاڵ کانزا و زۆر خاڵی دیکە کە لە مەرجەکانی یەکەمن بۆ ڕەخساندنی دەرفەتی کار و پیشە جۆراجۆرەکان لە ڕیزی گونجاوترین وڵاتانی جیهاندایە چەمانایەکی هەیە کە زۆرینەی حەشیمەتەکەی کۆمەڵگاکەی بەدەست کێشەی بێکاریەوە بناڵێنن. بەپێی دوای ناماری ناوەندە ڕسمیەکانی کۆماری ئیسلامی ئێران نرخی بێکاری لە پارێزگاکانی کوردستانی ڕۆژهەڵات دیسان بەرز بۆتەوە. ئەم ئامارانە کە لە وەرزی پاییزی ساڵی 93 هەتاوی بڵاوکراوەتەوە ئاماژە بەوە دەدەن کە نرخی بێکاری لە پارێزگای کرماشان 15.3% و پارێزگای ورمێ 9.8%. ئیلام 8.7% و پارێزگای سنەش بە بەرزبوونەوەی 2.4% بە بەراورد لەگەڵ هاوینی هەمان ساڵ گەیشتۆتە 11.1%. جێگای باسەکەم ئامارانە تەنیا ڕقەمێکن و بەس. ئامارگەلێکە لە خراپترین دۆخ و قەیرانەکاندا تەنیا 1-2% پێی زیاد دەبێت و متمانە و باوەڕکردن بە ئامارەکانی ڕژیمێک کە لە هەمبەر مافە سەرەتاییەکانی ئینسانەکان هیچ بەرپرسیارەتیەک ناناسێت و یاسایەک پەیڕەو ناکات هەڵەیەکی گەورەیە و نابێت لەم بوارەشدا متمانەی پێ بکرێت. هەر لەم پەیوەندیەدا لە ڕۆژانی ڕابردوو ماڵپەڕە نێوخۆییەکان بڵاویان کردوتەوە کە کێشە و گرفتی نەبوونی پێداویستیە سەرەتاییەکانی ڕۆژانە لە ئاواییەکانی سەر بە پارێزگاکانی کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەت پارێزگای ئیلام خەڵکی و ناوچانەی ناچار کردووە کە ماڵ و زێدی خۆیان بەجێ پێڵن و بۆ درێژەی ژیان ڕوو لە پەراوێزی شارەکان بکەن. بێبەشبوون لە مافی ئاوی خاوێنی خواردنەوە بەرق نەوت گاز تەلەفۆن و ڕێگاوبانی ستاندارد و غەیرە گوند نشینانی ناچار کردووە بە کۆچکردن بە هیوا و ئامانجی جێگربوون لە شوێنێک کە لەو مافە سەرەتاییانەی خۆیان بێبەری نەبن.
بەرەزێک لە پەیوەندی لەگەڵ کێشە و گرفتەکانی ژمارەیەک لە ئاواییەکانی چەمشاری سنا راپۆرتێکی بۆمان ناردووە کە سەرنجسانی بۆ ڕادەکێشن. بەشێک لە ئاوایەکانی ناوچەی چەمشار لە نێوان شارەکانی سنە و کامیاران بریتین لە نەڕان، سمان، هواڵە، شێنە، مۆنا، بۆرەوان، دەرەوە، کێلۆ، قەسریان و ئەشکەفتان کە هەمویان پێکەوە زۆرتر لە 700 بنەماڵە و نزیک بە 500,000 دانیشتویان هەیە. لە ساڵانی سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی کۆماری ئیسلامی و هێرشی دڕندانەی ئەو ڕژیمە بۆ سەر هەموو ناوچەکانی کوردستان، یەکێک لەو ناوچانەش کە بەر ئەم هێرش و پەلامارەکەوت ناوچەی چەمشار و ئاوایەکانی بوو. بە جۆرێک کە بۆ نمونە ئاوایی دەرەوە یەکێک لە ئاوایەکانی ناوچەکە بە تەواوەتی لەلایەن حکوومەتەوە لە ناوچ و دانیشتوانی ئاوایەکە ئاوارە کران. تەنانەت حکوومەت لەو کاتەدا بۆ خستنە ژێر چاوەدێری و کۆنتڕۆڵکردنی یارمەتیەکانی خەڵکی ئاوایەکانی ئەو ناوچانە بەهێزی پێشمەرگەی کوردستان بەتەما بوو کە لە هەر ناوچەیەکدا خەڵکی چەند ئاوایەک لە شوێنێکدا کۆبکاتەوە. بۆ نمونە بەتەما بوو وەها گەڵاڵەیەک بۆ ئاوایەکانی نەڕان، سمان، هواڵە، قەسریان و دەرەوە جێبەجێ بکە، بەڵام ڕوبەڕووی ناڕزایەتی خەڵک بووەوە و نەیتوانی ئەو پیلانەی بۆ لە ناوبردنی پردی نێوان هێزی پێشمەرگە و خەڵکی ئاوایەکانی ئەو ناوچەیە جێبەجێ بکات. هەر لەو پەیوەندیەدا حکوومەت هەوڵی لە ناوبردنی ناوە کوردیەکانی ئاوایەکانی ئەو ناوچەیەدا، بۆ نمونە ناوی ئاوایی دەرەوای بە دەرەباغ گۆڕی، یان بورەوانی کرد بە بوربان و هەروەها کێلۆ بە کیلگ ئاڵوگۆڕ پێکرد، یان هەوڵەکانی بۆ بەکرێگیرا و دەرهێنانی زۆرە ملەی خەڵک لە ناوچەکانی چڕتر کردەوە و بە تایبەت لە هەندێ ئاوایی کە حەشیمەتی زۆرتر بوو، لەوانە لە ئاوایی نەڕان لە کاتێکدا کە کۆمەڵە لە ساڵی 1361 هەتاوی 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەی بە بەشداری خەڵکی ئاوایەکانی ئەو دەڤەرە لە ئاوایی نەڕان بڕێوە برد، هەوڵی ئەدا کە بیان کات بە بەسیج. زامی جێگای سەرنج لێرەدا بۆ خەڵکی بەشێک لە ئاوایەکانی چەمشار لە نێوان شارەکانی سنە و کامیاران، لەوانە ئاوایەکانی نەڕان، سمان، هواڵە، شێنە، مونە، بۆرەوان، دەرەوە، کێلۆ، قەسریان و ئەشکەفتان ئەوەیەکە سەرەڕای مەودای بیسخولەکی نێوان بەشی هەرە زۆری ئەو ئاوایانە لەگەڵ ناوەندی شاری سنە حکوومەت بە نیشانەی تۆڵەکردنەوەی لە هەمبەر یارمەتیدانی خەڵکی ئەو ناوچانە بە هێزی پێشمەرگەی کوردستان تاکو ئێستاش ڕێگاوبانی ئەو ئاوایانەی بە تەواوەتی ئسفالت نەکردووە و یان نیوەیەکی ئسفالت کردووە و نیوەکەی تری خاکی هێشتووەتەوە. ئەمەش بووەتە ڕێگرێک بۆ گەشەساندنی کەرتی کشتوکاڵ نەو ناوچە و کەم داهاتی خەڵک بەهۆی خراپی ڕێگای هاتوچۆی خۆیان و دژواری جێبەجێکردنی بەرهەمەکانیان کە تەنیا سەرچاوەی داهاتی خەڵکی ئاوایەکانی ئەو دەڤەرەیە. نەبوونی پێداویستیە سەرەتاییەکان لەوانە خەتی تەلەفۆن، بوونی تەنیا یەک مەغزەنی ئاو بۆ دانیشتوانی هەندێک لە ئاوایەکان، لەوانە ئاوایی سمان بە جۆرێک کە خەڵکی ئەو ناوچەیە لە ڕۆژدا تەنیا 8 کاتژمێر ئاویان هەیە. ئەمە لە کاتێکدایە کە کوردستانی ڕۆژهەڵات یەکێک لە پڕ ئاوترین ناوچەکانی بەگشتی ئێرانە و ئەو ناوچەیەش لەم سروەتە بێبەش نییە، بەڵام دابینکردنی ئاوی خواردنەوەی خەڵکەکە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە. هەروەها نەبوونی خانەی بێهداشت لە زۆربەی هەرە زۆری ئاوایەکانی ناوچەی چەمشار یەکێکی تر لە کێشەکانی خەڵکەکەیە. سەرباری هەموو ئەمانەش ئەتیاد لە نێو لاوانی ئاوایەکانی ئەو ناوچەیە بە تایبەت لە ئاوایی نەڕان لە پەرەسەندندایە و دەست و پەیوەندیەکانی حکوومەت لەو کارەدا دەوری سەرەکیان هەیە. ئەمە لە کاتێکدایە کە کێوەکانی ئەو ناوچەیە بە تایبەت کێوی سوڵتان سەرجادەدین و سروشتی جوانی ناوچەکە یەکێک لە پارامێترە سەرەکیەکانە بۆ پەرەپێدان بە سەنعەتی گەشتیاری لەو ناوچەیە. هەروەها بەرهەمی سێو، شێڵانە، گوێز، ترێ، تووە فەرەنگی، گەنم و جۆ چەند بەرهەمی سەرەکی خەڵکە، بەڵام لەلایەن حکوومەتەوە بە هیچ شێوەیەک یارمەتی خەڵک نادرێت بۆ باشترکردن و پەرەدان بە بەرهەمەکانیان.
بەڵێ بەڕێزان بە ئاوردانەوەیەک لەو کێشە و گرفتانەی کە داوێنی سەرجەم خەڵکی کورد لە کوردستانی ڕۆژهەڵاتی گرتووەتەوە بەو دەرەنجامە دەگەین کە لانی زۆر کێشەکە دەگەڕێتەوە بۆ بەشی بەڕێوەبەرایەتی و ناکارامەیی بەرپرسانی پەیوەندیداری ئەو بەشە. هەموو ساڵێک بە ملیاردها دلار بوجە کە لە سروەت و سامانی نیشتمانی پێک هاتەنەتەوەیەکانی ئێرانەوە بەدەست هاتووە تەرخان دەکرێت بۆ کاروباری نظامی و سەربازی، بۆ دەستپێڕاگەیشتن بە ئاواتی چەکی ئەتۆمی ناپێویست و دژەمرۆیی، بۆ دەستێوەردان و ئاژاوەنانەوە و ئاڵۆزکردنی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و یارمەتیدان و پێکهێنانی میلیشیا شیعەکان بە ئامانجی پێکهێنانی هیلالی شیعە و دەیان و سەدان کاری نابەرجی و دوژمنکارانە و دوژمن تاشانەی دیکە کە هیچیان لە بەرژەوەندی خەڵک نییە و جاروباریش تەنانەت ئەمنیەتی دانیشتوانی ئەو وڵاتە دەخاتە مەترسیەوە لە بواری هێرشە دەرەکیەکانەوە و تەنیا بە قازانجی حکوومەتی ویلایەتی فەقیه هەیە. بەڕێزانی بینەر بەرنامەی زامەکانی کۆمەلگا هەڵدەدات کە لە ڕێگای تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتیڤیەوە دەرد و مەینەتیەکانی کوردەواری خۆمان بەگوێی کۆمەلگای نێودەوڵەتی بگێنێت بۆ قایمتر و بەهێزترکردنی دەنگی خۆتان یارمەتی دەربن. خۆشەویستانی بینەر گەیشتینە کۆتایی ئەم دیدارەشمان، ئێوەش دەتوانن بە ناردنی ڤیدیۆ وێنە و راپۆرت یارمەتی دەرمان بن. لێرەوە پێتان ڕادەگەێنم کە تەوەری بەرنامەی حوتوی داهاتوومان سەبارەتە بە ڕێژەی بێسەوادی لە ئێران و بە تایبەت کوردستان. ئێوە دەتوانن بە بەناردنی ڕابۆچوونەکانتان بە ئێمە پێمان بڵێن کە ئایا ئێوە چ بە بێسەوادی دەزان و بەڵای ئێوە بێسەواد چێیە؟ تا دیدارێک داهاتوو ماڵەوە.